تۆ کە ئەتەوێ ببی بە ڕەوتەوان لەگەڵ منە، تۆ پێویستیت بەوە هەیە پێش هەموو شتێک زانیاریەکی تەواوت هەبێت دەربارەی پەیڕە و پرۆگرامی ئێمە و چۆنێتی ئیشکردنمە. ئەم پەیڕە و پرۆگرامان نووسراوەتەوە و لە پەیژی شاخە هەیە شاهیدانی خواویستی، وهروە لە زۆر شوێنی تریشە بڵاو کراوەتەوە. هەندێک کەسیش بە نووسین دەستیان کەوتووەکو نامیلکێ کەوتۆتە بەردەست و ئەم باسی سیستمی ئەم کۆمەڵەی تایە، باسی پەیکەری ڕێخستنی تایە، باسی طبعاً بەشی یەکەمی باس لە دید و تێڕوانین و پێناسەمانەکە، دەربارەی گەردوون، دەربارەی ژیان، دەربارەی ئینسان، دەربارەی کۆمەڵگە، دەربارەی دەسەڵات و دەربارەی ساحەی ئێمە کە کوردستانە، چۆنێتی ئیشکردنمان ئێمە و قەومی ئێمە و ئیسلامی ئێمە و ئەوانی تر، و هەروەها باس لەوە ئەکا کە ئێمە خۆمان چین، چۆن هەنگاوەکان هەڵەهێنینەوە، قۆناغەکان چۆن ئەبڕین، هەر قۆناغێکمان ناوی چییە، یان ڕێخستنی کاروباری خۆمان، هەر قۆناغی پەروەردەبوونێکمان ناوێکی هەیە. ئەم قۆناغی پەروەردەبوونە بۆ خۆی منهەجێکی هەیە، منهەجی پەروەردەبوونی هەیە. حتمما ئەبێ ئەو ئەفرادانەی کە بۆ نمونەی ئێمە ناومان ناون هاودین، هاوبیر، هاوڕێ، ئەمە سێ مەرتەبەی یەکەم. زۆر زەحمەتە کەسێک ببێ بە هاوبیر هەرچەند چالاکیش بێ، هەتاکو ئەو ئیمتیحانانە نەبڕێکە لە هاودینا پێویستە ببڕێت، پێویستە دەرسەکان بخوێنێ بۆ ئەوەی وحدەتی فکر و وحدەتی مەسارمان بۆ دروست بێ. وحدەتی فکرەوەیە کە هەمومان یەک جۆر دید و تێڕوانینمان هەبێ، ناشەیەکێ سەلەفی بێ چە خەلەفی بێ، ناشەیەکێ تەکفیری بێن ئەچێکی تر، یعنی مەبەستمەوەیە توندوتیش بێ لە ئەحکامی تەکفیرە، ئەچێکی تریش زۆر متەساهل بێ و نەتوانێت توخنی ئەوە بکەوێتەوە کە ئەحکامەکانی تەکفیر لەسەر کەس تەطبیق بکە، یان کەس بناسێنە بەو سیفەتەی کە کافر بوو. ناشێ ئەمانە. ئێمە زۆر زەروریە دید و تێڕوانین و پێناسەمان بۆ هەموو شتەکان ببێ بێک. پێناسەمان چۆنە بێبێک؟ ئێمە چۆن ئەڵین ئەمە فاسقە، ئەمە کافر، ئەمە فاجر، ئەمە منافق؟ چۆن نەتوانین ئەمانە لێک جوداکەینەوە ئەگەر بەرنامەیەکی باشمان نەبێت کە ئێمە ئەم پێناسانەمان لە کتاب و سنەوە وەرگرتووە. کەوابوو پێش هەموو شتێک ئەبێت تۆ بزانی ئێمە چین، بزانی پەیڕە و پرۆگرامی ئێمە چییە، بزانی لایحە و یاساکان و دەستور و سیستمی چۆنێتی کارکردنی ئێمە بۆ شێو کۆمەڵکاریە چییە. ئەم زانینەبەوە ئەبێت کە تۆ بەرنامەکان بخوێنیتەوە، ئەدەبیاتی ئێمە گوێ لێ بگری. ئەدەبیاتی ئێمەش عادەتەن ئێمە بڵاویەکەین، ئەمە منەظەمەیەکی سڕی نین، ئەوە خاڵێکی زۆر جەوهەریە، هیچ شتێکمان نییە بیشارینەوە، هیچ شتێکمان نییە بیشارینەوە. ئەڵێن ئێمە شوێنکەوتی پێغەمبەرانی، باوەڕمان بە هیچ شتێک نییە لەگەڵ وەحی خوای یەک نەگرێت و ئەشی گۆڕین بە پشتیوانی خوای گەورە، لەبەرەوە نە باوەڕمان بە دیموکراسی و بە سۆشیالیستی و نە بە هیچ ئەفکارێکی تر هەیە. تەوحیدێک کە خوای پەروەردگار پێی ڕازیە، تەوحیدێک کە پێغەمبەران سەلامی خوایان لێ بە شەرحیان کردووە، ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. لەبەرەوە لەسەر ئەم دوو پایەش دروست دەبن. ئەم دید و تێڕوانینە، ئەم پێناسانەمان هەمووی کە لە قورئان و سوننەتەوە وەرگرتووە ئاشکران ڕاشکاوە نەیدێن بە چاوی هەموو کەسێک، کە لە ئەیخێنە بەردەستی هەموو کەسێک، حاکم بێ یان مەحکوم، بە دەسەڵات بێ یا غەیری دەسەڵات. ئەنجا ئێمە و کوردایەتی، ئێمە و کوردستان چێتی، ئێمە و عێراق چێتی، ئێمە و دەوروبەرمان، ئێمە و حاڵەتی ئومەمی، ئەمانە هەمووی لە پەیڕە و پرۆگرامەکە زیاتر هەست پێکەی، چونکە عادەتەن پەیڕە و پرۆگرامی جەماعەتەکان، حیزبەکان، گروپ، دەوڵەت، بەرنامەی 5 ساڵانەی دەوڵەتان یای حکومەتان هەمووی اعتیماد دەکاتە سەر ئەم ڕۆشنی قۆناغەکانی. لەبەرە تۆ ضروریە قۆناغ بە قۆناغی ئیشکردنی ئێمە بزانی، بۆی بزانی تۆ ئەگەر تەئیدت کردین و ویستت لەگەڵمانە کۆمەڵکارانە ئیشکێ ئەچیتە کوێی ئەم کەنارەوە، دەوری تۆ لە کوێ ئەوێ، تۆ سەر ناکەویتە سەروتر هەتاکو ئەو مەرحەلەیە نەبڕی، ئەو مەرحەلەیە نابڕی بە پێی زەمەن. تۆ 3 ساڵ لە بۆ نمونە هاوبیر بی، دوای 3 ساڵ ببی بە هاوڕێ، نا، ئەبێ مەنهەجەکەش بە تەواوی بخوێنی. ئێمە اعتیماد دەکەینە سەر 3 شت دوای خوای پەروەردگار. زانستی شەرعی کە فێر ببێ، ئەو زانستە شەرعیانی دامان ناوە، بۆ نمونە 18 کتێبە تۆ بێ بیان خوێنی، ئیمتیحانیان تیا بدەی لە 170 بێنی تاکو دەرچی. ئەنجا ئیمتیحاناتێکی ترمانە لە کۆمەڵی کتێبی کۆمەڵکاریان، کتێبە کۆمەڵکاریەکانیش دیسان چاپ کراون و بڵاو کراونەتەوە، وەکوتم ئێمە منەظەمەیەکی سڕی دروست ناکەین، مخابراتی هەر شوێنەگەیوێ بزانێ و کتێبەکان لەسەر ئینتەرنێتن و بڵاویشیان نەکەین. ئەبێ ئەم کەسەی کە ئەم زانستی شەرعی وەرگرتو ئەم کۆمەڵکاریەش بزانێ، ئەنجا فێری واقعناسی ببێ، بۆی خەیاڵ پڵاوانە ئیش نەکە. واقعناسی یعنی پەیبردن بە هەموو ئەو هێزانەی کە لە ساحەی ئێمە ئیشەکەن. ساحەی ئێمەش مەبەستم لە باشووری کوردستانە، ئەوە ساحەی ئێمەیە، ناشی گۆڕی. لەبەرەو کارکردنی ئێمە
لەم شوێنانە وجودی ئێمە کە هەیە طبعا وبەسمەوە نییە کە ئێمە هەر پابەند بین بەو بەشە کوردستانەوە چونکە ئێمە لە ڕۆژهەڵاتیشە الحەمدولillah برای عەزیز و مامۆستای بەڕێزمان هەیە و ڕابەر و دڵسۆز و خەڵکانێکی چاکمان هەیە بە تەکید هەموو ئیشەکەشمان لەگەڵ ئەوانیشا تێکەڵ و بڕاشمان بەو سنوورە مەلعونە نییە لەبەرەوە ضروریە یەکەم شت زانیاریت هەبێت دەربارەی پەیڕە و پرۆگرامی کە ئێمە چین و ئەوش لە ئەدەبیاتەکان ناخوێنیت نقطەی دووەم کە لە هەموو گروپ و جەماعەت و حیزب و کۆمەڵکاریەکە هەیە بریتە لە باوەڕبوونت بەوەی کە ئێمە لەسەری تۆ دوایەوەی پێیت پێ برد زانی درکت پێکردن هەجەکەی ئێمە زانی خۆمانت ناسی تا ڕادەیەک وەکو ڕێبەرێک مەسەلەن من ئەناسی وەکو منهەج لە بەردەستا ئەبێ وەکو پێڕۆ پرۆگرام بینیوتە وەکو مناقەشەکردن مناقەشت کردوتەوە ئەنجا تۆ قەناعەتت بۆ دروست بۆ کە لەگەڵ ئەمڕۆ تۆ بکەویتە ڕێ ئەم قەناعەتکردنە کە اعتقادێکە لە دڵ و دەروونە بۆ دروستە بێ یعنی وای لێدێ ئەبێ بە بەڵگەنەویست کە ئەم ڕێبەرە بوو بەم منهەجە خەڵکانێک کۆکاتەوە لەسەر ئەم منهەجەکەوە بوو خواناسانە ئەتوانن ئیشکەن شایانی ئەو یەکەم نیش لەگەڵیانە هاوکار بن ئەم اعتقادەکە بۆ دروستە بێت لە ناخی دڵی خۆتە بەرامبەر بە مەبادیئی ئێمەیە تۆ لەوە یەکلاییە بیتەوە کە ئایا ئێمە ئیسلامێکی ئومەمیمان هەیە دەوڵەتیە نێودەوڵەتیە جیهانیە ئەی چۆنەی گونجێنی لەگەڵ کوردستان چێتیەکە کە ئێمەمانوێ کوردستانیانە ئیشکەین لەبەرەوەی کە ئێمە پێمان وایە حاڵی ئێستای ئومەتی مسلمان ئومەتە مسلمانەکە و ئومەتە ئیسلامی جوگرافیاییەکە پەرتەوازەیە تەوزیع بۆ 57 دەوڵەت لەبەرەوە کارکردن هەروە ئاسان نییە بازدان بەسەر ئەم هەموو سنوورانە باوەڕمان بە سنوورە مەلعونەکان هیچی نییە لە ئەندۆنیسیا تا مەغریب بەڵام لە هەمان کاتیش ئەوەندە خەیاڵ پڵاو نین وابزانین بە شۆفڵێک ڕایەدێ بۆیە ئێمە کوردستانیانە ئیشەکەین بۆی ئەو دەسەڵاتە ئەلمانیە بێدینە کوفرستانیە بگۆڕین هەتا بیکەین و بە دارالئیسلام هەتاکو حکمی سەرۆرەتی شەرع بێتەوە پێش لەبەرەوە ئێمە ئەمە ساحەی ئێمەیە بە ئاشکراش ئەمانە ماوەتو ئەمە بۆ نمونەیەکێکە لە مەبدەئی ئیشکردنمان کە تۆ اعتقادت هاتە سەرەوەی کە ئەم مەبدەئەت لا ڕاستە و قەنەعەتت پێ کردووە لەگەڵ زانیاریەکانتا دەمجەبن دوو ڕوکنی سەرەکیت بۆ دێتە پێشەوە وەکوتم ڕوکنی زانستی ڕوکنی اعتقاد ڕوکنی جۆڕایەڵی و ملکەچێتی لەگەڵ ڕوکنی سەلماندن و چەسپاندن واتە نواندنی یعنی پێڵن تەقەموس شەخصیە ئەو کاتە تۆ ئەبی بە کابرایەکی ڕەوتە خەڵک هەست پێکا کە تۆ ڕەوتەوە حاکم و محکوم بەلامان مهم نییە ئەدگرن لەسەری با بتگرن چیت کردووە تاکو محاکەما کرێ بە ئەم حاکەمە کرێ لەسەر فکردە لەسەر ئەم کتێبانەیە هەمووی چاپ کرا و بڵاو بۆت نۆ کتێب هەر لە کوردستان چاپمان کرد ئەوانی تریشمە نەبوو بێت لەبەر حاڵەتێکی ئەمنی چاپمان نەکردوێ لێ نە هەرزانترمان دۆزیوەتەوە لە میسر چاپمان کردویا لە چین چاپمان کردویا لە لوبنان کەوا بوو دوای ئەوەی زانیاریت لەسەر ئەم مەوزوعە ئەبێ لەسەر پەیڕۆ پرۆگرامی ئێمە ئەبێ لەسەر دید و تێڕوانین و پێناسەمان بۆ گردون بۆ ژیان بۆ ئینسان بۆ کۆمەڵگا بۆ گۆڕانکاری بۆ دەسەڵات بۆ ئەو جۆرە شتانە ئەنجا دواییش لێتە بە اعتقاد باوەڕت وایە کە ئەم پرەنسیپانە ئەم مەبادیئانە شتی جوانن لە قورئان و سنەتەوە هاتوون بەڵگەیان لەسەرە لەبەرەوە کارکردن لەسەر ئەساسی ئەمە شتێکی باش خاڵی سێهم یا ڕوکنی سێهم بریتێ لە ملکەتی دەربڕین یعنی جۆڕایەڵیکردنی ئەو بڕیارانە ئەو ئەحکامانەی کە لەناو کۆمەڵگەکەوە دەرەچێت ئێمە لەم ڕەوتەیە هەندێک بڕیارمانە بێت دوایی تەبەن ئێستا قسەکردنەکەم هەمووی لەسەرەوەی کە تۆ چۆن ئێمە دوای 20 کەس یا 200 کەس یا 2000 کەس قەناعەتمان هاتوۆتە سەرەوەی کە ئێمە ڕێکخراوانە ئیشکەین بەم مەبادیئانەی کە لە ڕەوتەکەیە بە لەسەر ئەم پەیڕۆ پرۆگرامە بەیعەتێکیش دەین بەم ئەمیرەی کە پەیڕۆ پرۆگرامەکە بەسەرمانە تەطبیقەکەوە ئیشەکان بە کۆمەڵکاری حەقایدی ئەباتە پێش ئەنجا ئەو بڕیارانەی لێرەوە دەرەچن لە ئەمیرەوە دەرەچن لە شوراوە دەرەچن لە ئۆرگانەکانی سەروترەوە دەرەچن بۆ ئۆرگانەکانی خواروتر پێویستە هەموو کەسێک پێوەی پابند هەموو کەسێک کە ئێڵێم یعنی حەسەب ڕوتبەکان لە ڕێبەرەوە دەرچوو بێ بۆ شورا ئەبێ پێوەی ملزەم بێ شورا دەرچوو بێ بۆ دیوانەکانە بێ پێوەی ملزەم بن لە دیوانێکی ڕێخستنەوە بۆ نمونە هاتۆتە خوارێ بۆ مەڵبەندێ بۆ ناوچەیە بۆ شوێنێک پێویستە پێوەی پابند بن ئەو واریە لەوێ پێویستە ئیلتیزاماتی هەبێ هەتاوەکو ئەو ئیلتیزاماتە ژوای لێ بکە کە بە هەمومان کۆمەڵکارانە پەیوەست ببین بە ئیشەکە کەوا بوو زانین و زانیاری پێویستە هەبێ دەربارەی پەیڕۆ پرۆگرامەکەمان لادوێ بە بەڵگەنەویست و قەناعەتت پێی هەبێت لە ناخی دڵ و دەرونی خۆتا کە ئەم مەبادیئانەی ئەم ڕەوتە تەڕحی کردووە شتێکی باشن چاکن لەسەری بی دوای ئەو جۆڕایەڵی و ملکەچی دەرببڕی بۆ ئەو فەرمانانە بۆ ئەو بڕیارانە بۆ ئەو فتوایانە بۆ ئەو
یەکلایی کردنەوانە کە لە ڕێبەرەوە دەرەچێت یا لە دەستگاکانی باڵاترەوە دەرەچێت کە بووین بە سەحەبی دەستگا ئێستا نیمانە بەڵام ئێستا لە ڕێبەرەوە دەرەچێت ئەگەر لە ڕێبەرەوە دەرچوو پێویستە ئەوانی تر ملتەزیم بن پێوەی و ملکەتی ژۆڕایی بەرامبەری دەرببر. خاڵی چوارم ڕوکنی چوارم ئیشکردنی ئینتیما کە بریتە لە سلوک، یعنی تۆ ئەبێ ڕەفتارێ بنوێنی کە ڕەفتارەکەت پێێتەوە دیار بێ کە تۆ سەر بم ڕەوتەی. هەروکو چۆن ناشێک ئابرایەکی پارتی لە سلێمانی ئاڵایەکی سەوزی هەڵگرتووە و ئەڕوا بۆ مەڵبەندی یەکێتی و دێت و ئەڕوا بەڵام کابرا هەوێکەشی پارتی خەڵی بڕای پێ ناکەڵ ئێمە چیام دووفاقی تۆ دیارە هەر بە سەرزارەکی یەکێتی بەڵام لە ژێرەوە لەگەڵ پارتیە لەبەر پارەکەی، یان بەعەکسەوەیەکێکی تر لە هەولێرە لە دایرەی زەردایە بەڵام هاتوچۆ یەکێتیەکە و عەلەمێکی سەوزی هەڵگرتووە و ڕسمێکی بام جەلالی کردووە بە سەردڵیەوە و لە بازاڕە ئەڕوا و دوای شەوەکەی لێپرسن تۆ چی کارێ ئەڵێ ئەوەڵ کاکە من پارتی وەڵاو کوڕی فڵان مەسئولە ناکرێ مە شتێکی دووفاقیە. لەبەرەوە زۆر زەروریە هەموو ئینتیمایەک بچەسبێ سڵقی ئینتیماکە بریتە لە کردەوە تۆ بێ بە ڕەفتار بیسەلمێنی کە لەم ڕەوتەی دەرسەکانت خوێندووە منهەجت خوێندووە ئیمتیحانت یاداوە بووی بە کۆمەڵکار وەرە وزت بە گەڕ خستووە ئیرادەت بە قووەتە جوامێرانە هاتوویە پێشەوە نەبەز و دلێرانە هاتووی و ئیشی کۆمەڵکاریەکە ئەنجا ملکەچی دەربڕیوە بۆ ڕێبەرەکەی و بەیعەتت داوەتێ جۆڕایەڵی فەرمانەکانت کردووە وەرت گرتوون و تەنفیزت کردوون بۆ نمونێ ماڵێن لە ١٠٣ هەموو ڕەوتەوانێکە بێت لە ١٠٣ ئەو پارەی کە وەریەگرێ بیدە ئێمە دەستمان بگاتەوە نەدگاتێ لێت وەرگرین تۆ بێداینەی لە قوتوویەکە بۆ نمونە لە ئەکاونتێکە دانناوەم لە ١٠٣ خۆت هەموو مانگێکە خەیتە لاوە ئەمە هی ڕەوتە دەستکاری ئەمە ناکەی حتا ئەگەر خوا نەخواستە بژمری عمریشتان درێژ بێ ئینشاڵڵا ئەگەر بژمری وەسیەتەکە ئێمە هی ڕەوتە ئەمە بەیتولمالە دانناوە لەبەرەوە مە تێکەڵ بە میرات نابێت زۆر زەروریە بۆ نمونە بڕیارێکی وا دەرەچێت بڕیارێک دەرەچێت هەموو وانەی کە ڕەوتەوانن ئەم ساڵ زەکاتەکەیان فەقەت بخەنە بەیتولمالی ڕەوتەوە لەبەرە تۆ نایدەی بە کەس و کارەکانت بەڵام ئەیدەی بە بەیتولمال و پێمانەڵێ ئەڵێ من دووسێ کەسی خزمم هەیە زۆر محتاجن ئەنجا دەرەجەی محتاجێتیەکە دیاریەکەین بزانین چێ ئەسبەقیەتی هەیە لەوانەیە ئەو دراوسەیەی فڵان کەس مستحقتر بێت لە خاڵی تۆ کە خاڵی تۆ شەر زەکاتی پێشە بەڵام ئەم ئافرەتە بۆ نمونە لە پێشترە و ئێمە لەم مەسەلە شەرعیانەشە جیاوازی ناخینە نێوانی ڕەوتەوان و غەیرە ڕەوتەوان ئێمە مسلمانی پێش هەموو شتێک ئێمە ئەو باوەڕمان وایە کە ئەوەی کە مسلمان بوو مافی مسلمانەتەکەی لە سەرمانە لە هەر گروپ و جەماعەتێک بێ یا سەر بەخۆ بێ یا لە هەر شوێنێک بێ و تووشمانە ئێمە کاڵین مسلمان ینی ئالی مزگەوتن سۆفیە سەلەفیە ئیخوانیەکە کۆمەڵە فەتحوڵا گولەنە نورچیە جیهادیە هەر کەسێک کە هەیە هەموویان مافیان لە سەرمانە وەکو برای مسلمانش ڕەفتار لەگەڵ هەمویان ناکەین ئەنجا ئەم ڕەفتار نواندنە کە تۆ وردە وردە لە ناو خەڵکی تر هەست پێکرێ مەسەڵەن تۆ گوێ لە دەرسەکانی منەگری ڕەمزێکی ڕەوتت پێە کتێبەکانی ڕەوتت پێ و تەوزیعیانەکەی ئیمتیحانت یاداوە ئەم ڕەفیقە دڵسۆزانێک کە لە دەوروبەرتن هەست پێکەن ئەڵێن ڕەوت چۆن ئێمە ناو خۆمانە هەست پێکەین ئەڵێن فڵان کەس سەر بە دەولەیە بەس ئێمە نامانێ خەبەری لێ بدەین خۆ نامانە قسەکەش بڵاو بێتەوە بۆی نەیگرن یا ئەڵێن فڵان کەس سەر بە قاعیدەیە فڵان کەس جیهادیە فڵان کەس مەدخەلیە فڵان کەس لە باڵی فڵانە لەو بابەتان ئێمە زمانمان پاکە بەرامبەر بە مسلمانان و ناشمانەوە ببین بە جاسوس لەسەر کەس و پێشمان خیانەتێکی زۆر گەورەیە مسلمان بە گردان شتێکیش نییە لێی ببوورین چاوپۆشیشی لێ بکەین ئێستا لە بێدەسەڵاتیمانە ئەژینا چاوپۆشی لە هیچ کەسێ ناکەین و خالیفەتی شەرم بکاو لە ناومانە بژی لەبەرەوە زۆر زەروری عەزیزانی من تۆ باش دراسی ڕەوتەکە بکە پەلە لە هیچ شتێک مەکە تۆ دراسی ڕەوتەکەت کردووە منهەجت وەرگرتەوە پەیڕۆ و پرۆگرام و قەناعەتت بە ڕێبەری و بە ئیشکردنەکە هەیە ئەنجا وردە ئەم چوار ڕوکنە دێنیتە دی پەیبردن و هەبوونی زانستی بەرامبەر بە پەیڕۆ و پرۆگرامی ڕەوت و ئەدەبیاتی ڕەوت و ئەوانەی کە لەسەری قساکەین قەناعەتکردن بە منهەجەکە و بەو مەبادیئانەی کە بەرزمان کردوێتەوە بەو دروشمانەی کە ئەیڵێین بۆ هێنانە دی ئینشاڵڵا بۆ نمونە ئەڵێین نان و ئەمان بۆ هەمووان ڕۆژێ لە ڕۆژان نابێ بێتە فکری هیچ ڕەوتەوانێکەوە کە ئێمە بە تەزکیەی حیزبی خەڵک تەعینەکەن ئەبێ لە ئێستاوە وەکو چۆن مناڵێک لە ئەوروپا لەسەر دیموکراسی پەروەردە ئەبێ کە گەورەش بۆ هەر دیموکراسیە بێت ئێمە بە هەمان شێوە کە ئەڵێن نان و ئەمان بۆ هەمووان باوەڕمان وایە مهندسێکی یەزیدی پێش حافظ قورئانێک تەعینە بێ مادام ئەهلی اختصاصی خۆیەتی ناژڵێن ئەوە فەزلی ئەو بدەین بەسەر ئەوە
ئەو کاتە نابێ مڕاعاتی ئەم جۆرەشتانە ئەو تەسکی حیزبیانە بێت لە ناخمانە ئێستا بیسڕینەوە کە گەورەتر ئەبین دوای پێمان ناسڕێتەوە لەبەرەوە ئەبێ لەگەڵ مەبادیئەکانی خۆمانە ئاوا ڕەفتارکەین نان و ئەمان بۆ هەموو کەس سنووری من کۆتایی دەکە سنووری تۆ دەست پێک سنووری ئەو یەزیدیە کۆمۆنیستە مەسیحیە جوولەکەی هەرچی شتێکە سنووری ئەو بێدینە بەڵام ئەو مادام دژمندارەتی من ناکە دژمندارەتی ناکەم من بەلاغەکەی پێگەن من بانگەوازەکە شەرحەکەمەوە ئیسلامەکەی بۆ ڕوونەکەمەوە وەری گرت ئەهلە مەسەلە وەری نەگر هەر مەیلی خۆیەتی و ئازادی خۆی لەدەست نادا ئەگەر بەرامبەر بە ئێمە پێویستە چەکێکی باشتر هەڵگرین و بەرامبەر بۆ بۆی دەستی کۆتاکەین دەستی ببڕین نەتوانێت زوڵم لە ئێمە بکە ئەمە حاڵەتێکی ترە و حاڵەتی لا ئیکراها فی الدین شتێکی ترە کە کابرا ئازادە لەلامە لەبەرەوەی ئێمەمانەوێت لەگەڵ ئەم مەبادیئانەیە بژین گەورە ببین قەناعەتمان بۆ دروست بێ ئەنجا کە قەناعەتمان بۆ دروست دەبێ بە بڕیارەکانی خۆشمانەوە پابەند دەبین تەواو دەستە جەمعی حرەکە دەکەین ئەو کات هەروەکوتم ئەگەر بڕیاریەوە هاتووە کە لە سەتا سەی داهاتی خۆمان بخینە بەیتولمالەوە هەموو کەسێکی ڕەوتەوان لە هەر شوێنەکە هەیە بەیتولمالی خۆی قوتوویەکە دایناو تەواو دوای کە کۆکرێتەوە ئێمە پێویستیمان بۆ نابێت عەریزەی بین بە وەزارەتی داخلی تاغوتانی کوردستان و بڵین وەڵا ئەمانە حیزبێ دروستکەین ئادێت خوا هەندێک پارەشمان بەر وەڵا مەقەڕەکانمان پارەمان پێ نادرێ مەقەڕەکانمان پارتی یەکێتی بمان دەنێ ئەو ساڵ و سەدەقەی لەلای ئێمە نییە کە داوای پێغەمبەرانمان هەڵگرتووە وما ئەسئەلوکم عەلەیه ئەجرا ئێمە داوای پاداش لە هیچ کەسێک ناکەین خۆمان ڕەنجی خۆمان هەوڵی خۆمان و وزە و پارە و توانای خۆمانە خینەگەڕ خاڵی ئەخیریش کەوتم سەلماندن و چەسپاندنی ئەم مەبادیئانەیە کە پێویستە پێوەی پابەندوی ئەم سەلماندن و چەسپاندنەش بەوە ئەبێ کە تۆ فعلەن هەموو ڕۆژێک هەست پێ بکەی ئەبێ لە ڕەو تا پەروەردە ببی ئەبێ پارسەنگ لە ناوت لە ناختا دوور لە بغز و قین و ئەمانە بغز و قینەکان پێویستە تەوجیه کرێن بۆ يا أيها الذين آمنوا قاتلوا الذين يلونكم من الكفار وليجدوا فيكم غلظة بلا مقر لمجال دعوك يا أبو وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنه إما أواء بأم بارسنجانا أم رفتار بارسنجانا بما بعدي أنا ما درسكي لبرو زور ضرورية مو برايش عزيز كخوي برو توانا زانية بم چوار خالة سريكي وبابند بي لا يخود بينو سروا هر چواري لبركة نمونەیتر من نەمهێناوەتەوە تۆ خۆت نمونەیتر ئیزافە بخەرەوە سەر ئەو وەردە لای خۆت پێی گەێنە هەتا کۆیکەی بە کوڕاستەیەک خوای گەورە ئێمەش ئێوەش سەلامەت سەرکەوتوو بکە خوای گەورە وزە و وەرە و تواناکانمان بەگەڕخا لە کۆمەڵکاریەکی عەقایدی و ئەم ڕەوتەشمان بۆ کا بە نمونەیەک لەسەر داعوای پێغەمبەران أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.